هيا نها بتمامي ايك آلي نبويا بوارقتنا بيضاين زتر لسرويك نها باويك راسخول هلبچا كاو علي جيگري پارزگاري هلبچا مريا افدامي تباش كاكاوا رول آلين سياسي چيا بو بيكاينا يكين إداريين پارزگاه هلبچا بتايبت رول يگرتو چي بويا بنای خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزی NRT ڕۆڵی ئێمە وەکو پارێزگا میوانداری بوو لە ئەو کۆبوونەوەی کە پێشتر لە نێوان لایەنە سیاسیەکانی هەڵەبجە ئەنجام درا. بەڵێ ڕۆلی لایەنەکانی سیاسی چی بووە بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە تا ئێستا بە تەواوەتی پێک نهاتووە؟ لایەنە سیاسیەکان لەم فترەی کە ئێمە لە بینای پارێزگای هەڵەبجە کۆبوونەوەمان کرد لە 23 هەمویان واژووی ئەوەیان کرد کە تاوەکو ڕۆژی دەی 2015 سەرجەم کاندیدەکانیان یەکلا بکەنەوە بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە، بەڵام بەداخەوە ڕۆژی دەیدا بوو بە ڕۆژێکی با بڵین ڕۆژی شەممە بوو و هەروەها ڕۆژی 11 داوە تاوەکوی ئێستاش بووە ڕۆژی عوتڵە و دەوام نەما، بەڵام ئەوەندەی کە من ئاگادارم لایەنە سیاسیەکان کاندیدەکانیان لەلایەن خۆیانەوە یەکلا کردوێتەوە و بەهۆی نەبوونی دەوامەوە ئەنجامەکانیان نەناردووە بۆ دیوانی پارێزگا بۆ ئەوەی وردبینیان بۆ بکەین. ئەوەندەی کە من ئاگادارم کاتی خۆی پێش دەیدا بەڕێزان بزوتنەوەی ئیسلامی ناوی کاندیدەکانیان نارد بۆ دیوانی پارێزگا و ئێستاش یەکێتی نیشتیمانی ناوی کاندیدەکانی یەکلا کردوێتەوە و ئامادەی کردووە و تەسلیم بە پارێزگاری هەڵەبجەی کردووە و هەروەها یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ناوی کاندیدەکان یەکلا کردوێتەوە و لە ڕۆژی یەکشەممە بەنیازە ناوی کاندیدەکان ئاراستەی پارێزگای هەڵەبجە بکات. پاش ئەوەش ئێمە ڕۆژی یەکشەممە داوا لە سەرجەم لایەنەکانەکەینەوە کە ڕۆژی داوام ئەبێت بۆ ئەوەی سەرجەم کاندیدەکان ئاراستەی دیوانی پارێزگا بکەن و ئێمەش وردبینی خۆمان بۆ ناوەکانەکەین، پاش وردبینیکردنی ناوەکانیش ئاراستەی وەزارەتی ناوخۆیەکەین بۆی ئەوانیش وردبینی بکەن و پاشان ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکەین کە تەمەناکەین لە ئایندەیەکی نزیکە ڕەزامەندی لەسەر ناوی کاندیدەکان بدرێ بۆ ئەوەی کە هەڵەبجەیش ئەنجومەنی هەبێ. بەڵێ کاکەوە ڕۆژی یەکشەممە ئەم پرسایەکە لای ئەبێ؟ تەسەوەر ناکەم ڕۆژی یەکشەممە ئەم پرسەیەک لایی بێت، چونکە ئەوەندەی ئاگادارم هەندێک لە لایەنەکان تاوەکو ئێستا کاندیدەکانیان یەکلا نەکردوێتەوە لە نێوان خۆیانە گرفتیان هەیە لە دەستنیشانکردنی کاندیدەکان، بەڵام تەمەناکەم کە زەخت لە خۆیان بکەن و ناوی ئەو کاندیدانە ڕۆژی یەکشەممە بنێرن بۆ ئێمە بۆەوەی چیتر ئەم پرسەوە نەدوانەکەوێ. کەواتە کاکەوە کی کەم خەمە بۆ پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە؟ ئەوەی ڕاستی بێ کەم خەمی لە سەرەتا لە نێوان لایەنە سیاسیەکان خۆیان بوو لە ناو هەڵەبجە. ئێستا هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە هەموو لایەنە سیاسیەکان مەشغوڵ بوون بە پرسە سیاسیەکانەوە، بە تایبەتی ئەم پرسەی کۆتایی کە پرسی پەرلەمان و پرسی سەرۆکایەتی هەرێم و پرسی گەڕانەوەی وەزیرەکانی برادرانی گۆڕان، ئەمانە لەوە ئەچێ هەندێک لە کێشەکان تۆزێ یا با بڵێن هەندێک لە یەکلاکردنەوەی کاندیدەکان و گەیشتن بە ئەنجامی کۆتایی هێنان بە پرسی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هەندێکی کە دوا بخا. تەمەناکەم کە لایەنەکان بەڵێ مەشغوڵن بەم پرسەوە، بەڵام ئاگاداریشی ئەم پرسەیش بن و ئەنجومەنیش یەکلا بکەنەوە لەم فترە. بەڵێ کاکەوە پارتی دەڵێتن ئەگەر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نەهێنرێ من سکالە تومار ئەەکەم، ئایا کاریگەری ئەم سکالە چییە؟ ئەوەی کە برادرانی پارتیەڵێن طبعاً سکاڵا لەسەر لایەنە سیاسیەکان تۆمارەکات، ئەوە لایەنە سیاسیەکان ئەتوانن خۆیان وەڵامی ئەمە بنەوە. وەک جەناب ئاگاداری ئێمە
جانیبە حکومیەکەین تەنها کارمان لەم بوارەدا ئەوەیە کە هاوکارێک بۆ خۆمان بدۆزینەوە کە بەدواداچوون بۆ کێشەکان بکە بەدواداچوون بۆ پرۆژەکان بکە و هەروەها بەدواداچوون بۆ کارەکانی ئێمەش بکە ئەو پرسە کە برادرانی پارتی بەرامبەر بە لایەنە سیاسیەکان ئەیکات ئەتوانن لایەنە سیاسیەکان خۆیان وەڵام بنەوە بەڵام بە تەسەووری خۆم کە برادرانی پارتی بۆ یەکلاکردنەوەی پرسی ئەنجومەن ئەبێت زیاتر خەمخۆرانە بێنە پێشەوە و ناوی کاندیدەکانیان چونکە ئێمە ئاراستەی ئەوانیشمان کردووە ناوی کاندیدەکانیان ئاراستەی دیوانی پارێزگا بکەن بۆ ئەوەی کە خزمەت هەم کاکەوە تا ئێستا لایەنی پارتی خەمخۆرانە هاتووە ناو پرۆسەکە ئەوەندەی تا ئێستا برادرانی پارتی ناڕازین لە بابەتەکە و من تەسەووری ئەوە کەم کە ئەم فترەی ئەم ڕێپێوان و ئەم ناڕزایانە لە سنووری پارێزگای هەڵەبجا کە ڕوویدا بەهۆی ئەوەی کە هێرش نەکرایە سەر بارەگاکانی برادرانی پارتی لەم سنوورە تەسەووری ئەوە کەم کە برادرانی پارتی هەندێک لە ڕێیان بگۆڕێ و تەمە ناکەم کە بگۆڕێ بەرامبەر بە بەشداریکردنیان لە ئەنجومەنی پارێزگا ئەگەرچی ئامادەنین لە حکوومەتە خۆچەیەکانە بەشداری بکەن یاخود با بڵێن لە حکوومەتی خۆچەیی هەڵەبجا بەشداری بکەن بەڵام وەک جەناب ئاگاداری بەشداریکردن لە ئەنجومەن ئیجابیاتی زۆرتر ئەبێت بۆ پارتی تاوەکو ئەوەی کە دوور بن لەو ئەنجومەنە چونکە کارێکی چاودێری ئەبینن لە پرۆژەکانە یاخود لە کارەکانی سنووری پارێزگای هەڵەبجا. بەڵێ کاکەوە جەنابەت ڕاگەان بوو پێش ئێستا ئەگەر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نهێنرێ دەست لە کار ئەکێشمەوە شتی وا ئەەکەی بەڵێ ئێمە باسی ئەنجومەنی پارێزگامان نەکرد باسی ئەوەمان کرد ئەگەر هاتوو بەدەمەوە بوونی حکوومەتی هەرێم و بەدەمەبوونی لایەنە پەیوەندیدارەکان بۆ تەشکیلبوونی حکوومەتی خۆجێیی هەڵەبجە و کارەکانی پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی گشتی بەم شێوەیە بێت ئەوە ئێمە وەکو پارێزگار و جێگرەکانی کۆبوونەوەی خۆمانەکەین و بڕیاری خۆمانەدەین و وادە دیاری ئەەکەین بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر تاوەکو ئەو وادە نێن بەدەمانەوە ئەوە هەڵوێستی یەکلاکەرەوەمانە بێ یەکێکیش لەو هەڵوێستانە کاتی خۆی کە باسمان کرد ئەوەیە کە لەوانەیە بگاتە دەست لە کارکێشانەوە ئێستش دووپات یەکەمەوە ئەگەر بم شێوازە بڕوە کە بەدەمەوە نەبوون نەبێ بۆ کارەکانی تەشکیلبوونی حکوومەتی خۆجێیی هەڵەبجە ئەوە بەڵێ ئێمە ئامادەنین چیتر لەم پۆستە کار بکەین و وەچیتر ببینە بار بەسەر هەڵەبجە و بەسەر پارێزگای هەڵەبجەوە لە ئایندا ئەگەر هاتوو بەم شێوە بێت بەڵام ئێمە دیاریمان کردبوو کە ئەگەر دوای 6 مانگ لایەنەکان نەکەوتنە ڕێککەوتن و ئەگەر دوای 6 مانگ پرسەکە بە شێوازێکی کەبوو ئەوە ئێمە ئەو وادەیە دیارەکەین بەڵام لەو ڕۆژەوە ئێمە ئەوەی ڕاستی بێ مەشغوڵ بووین بە هەندێک پرسیکەوە هەندێک جانیبی کەوە کە بە دوور بووین لە جانیبە ئیداریەکان بە تایبەتی لە خۆپیشاندانەکان و لە ڕێپێوانەکان و لە ناڕەزایەتەکان هەمومان لە ئێستاوە چ پرسێک گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەو پرسە ئێوە پشتگوتان خستووە داوای لێبوردنەکەم ئەگەر دووبارەی بەڵێ لە ئێستاوە چ پرسێک بۆ پارێزگای هەڵەبجە گرنگە لە ئێستا ئەو پرسەی کە گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە یەکلاکردنەوەی پۆستەکانی بەڕێوەبەرایەتە گشتیەکانە لە سنووری پارێزگای هەڵەبجە و دابینکردنی بودجەی تایبەتە بۆ پارێزگای هەڵەبجە و هەروەها دامەزراندنە بۆ سنووری پارێزگاکە بە تایبەتی بۆ دیوانی پارێزگا کە تاوەکوی ئێستەیش هەر میلاکی پارێزگا 4 کارمەندە پارێزگار و دووجگرەکەی و یەک ئەندامی یەک فەرمانبەریکە ئەم پرسانە زۆر گرنگە بە تایبەتی دامەزراندن لەگەڵ بودجە. بەڵێ کاکەوەوا بڕیار بوو وەزارەتە سامانە سروشتەکان لە ڕێگەی کۆمپانیای گاز پرۆم براپارەیەک تەرخان بکە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ پڕکردنەوەی کێشەکانی ئیداری ئایا ئەو بڕیارە بەچی گەشتووە؟ بەڵێ ئەو بڕیار بوو پێش 8 مانگ لە ڕۆژی 6 مانگ من سەردانی هەولێر بکەم بۆ
دیاریکردنی ئەو پرۆژانە کە بڕێک پارە بوو بۆ پرۆژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵام بەداخەوە بەهۆی کێشە سیاسیەکانەوە ئەو پرسەیش یاخود با بڵین ئەو کۆبوونەوەی دواکەوت کە بەڕێز پارێزگاریان ئاگدار کرده بوو کە ئەو کۆبوونەوەیە کە بڕیارە لەگەڵ بەڕێز بریکاری وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ گازپرۆم لە هەولێر ئەنجام بدرێ و کۆمەڵێ پرۆژەی زۆر ئامادەکرا بوو کە ئەوان داوای ئەویان کرده بوو کە پرۆژەکان بە دەرخستە و پرۆپۆزەڵەوە هەمووی ئامادە بێت بۆ ئەوەی کە تاوتۆی بکرێت لە هەولێر و دوای ئەوە بەڵێنیان دابوو کە بودجەیەکی تایبەت لە سامانە سروشتیەکان تەخسیس بکەن بۆ هەڵەبجە و لەم ساڵیشدا ئەو پرۆژانە کەونە بواری جێبەجێکردنەوە. بەڵام بەهۆی دواکەوتنی کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان و پرسە سیاسیەکانەوە ئەویش بۆ کاتێکی نادیار دۆخراوە. بەڵێ کاکاوە ئەم قەیڕانەی کە ئێستا لە هەرێمە کوردستانی هەیە چێ کاریگەریەک هەبووە لەسەر پرسی پێکەنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە؟ کاریگەری ئەوە بووە کە هەمویان مەشغوڵ بوون بە ئەم پرسەوە. ئەم پرسەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەیان خستۆتە با بڵین پلەیەکی کەوە زۆر گرنگیان پێ نەداوە لەبەر ئەوە کە عوتڵەیش بووە بە هەمان شێوە ناوەکانیان ئامادە نەکردووە یاخود با بڵین سەرقاڵی ئەو پرسانەی کە بوون ئەم پرسیان زۆر بە گرنگ نەزانیوە. بەڵێ کاکاوە دەربارەی ناحیەی بام و ئایا چی بەسەر ناحیەی بامون دێتن؟ ئایا بەسەر پارێزگای هەڵەبجە ئەوە بێ یان ژینە؟ ناحیەی بەمەوە طبعاً ئێمە خۆشحاڵ بووین کە ناحیەی بەمەوە بێتە سەر پارێزگای هەڵەبجە و ئامادەکاریشی بۆ ئەکەین چونکە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی ئێمە نووسراوەکانمان بەدەست نەگەیشتووە کە ناحیەی بەمەوە هاتوۆتە سەر پارێزگای هەڵەبجە. کاتێک کە ئەو نووسراوە نەگەیشت بەدەست ئێمە بە هەمان شێوە دەگات بە دەست ئیداری گەرمیان پێویستە ئێمە لیژنەی ئامادەکاری بۆ پشڕان لە ئیداری گەرمیان بکرێ و بێتە سەر پارێزگای هەڵەبجە. بەڵام ئێمە هەر لە ئێستەوە ئەو پرۆژانەی کە لە ناحیەی بەمۆیە داوامان لێکردوون پرۆژەکانیان ئامادە کردووە لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی لەگەڵ پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە بە هەمان شێوەی ناحیەکان و قەزاکانی سنووری پارێزگای هەڵەبجە وەک ناحیەیەکی خۆمان حسابمان بۆ کردووە و لە پرۆژەکانە ئامادەکاری بۆکەین. بەڵێ کاکاوە چتان کردووە بۆ دیارکردن و دەستنیشانکردنی و ڕێخستنی سنوورەکانی پارێزگای هەڵەبجە؟ بۆ کردنەوەی سنوورەکان ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ لایەنە ئێرانیەکان کردووە بە تایبەتی بۆ مەرزی شۆشمێ و هەروەها هەندێک مەرزی کەمان هەیە کە مەرزی ڕسمی نییە بەڵام گۆڕینەوە و ئاڵوگۆڕینەوەیکی تیجاری باش هەیە لە بینی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگاکان و قەزاکانی ئەو دیوی هەڵەبجە کە ئێران ئەگرێتەوە. ئامادەکاری ئەو دیو لە ڕووی ئێرانەوە تەواو بووە بەڵام بۆ مەرزی شۆشمێ هێشتاوەکو ئامادەکاریەکانی ئەم دی و سنووری ئێمە تەواو نەبووە چونکە هەندێک خزمەتگوزاری پێویستە بە تایبەتی لە ڕووی کارەبا و ئاوەوە لە ڕووی ئاوە هەندێک ئامادەکاریمان بۆ کردووە لە ڕووی کارەبایشەوە دەرخستە و پرۆپۆزەڵی تایبەتمان ئامادە کردووە کە لە ئایندەیەکی نزیکە تەمە ناکەین ئەویش تەواو بێ و ڕێکەوتنەکەی بینی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگای کرماشان تەواو ببێ و دەست بکەن بە ئاڵوگۆڕکردنی بە بازرگانی لە بینی هەڵەبجە و هەروەها لە بینی قەزاکان و لەگەڵ شارەکانی سنووری کرماشان و باوەجان و ڕوانسەر ئەو شارانەی کە ئەکەوێتە ئەم سنوورەی ئێرەوە و ئامادەکاری تایبەتی تریشەکەین بۆ هەندێک لەو مەرزانەی کە ڕسمینین بەڵام ئاڵوگۆڕی تیجارە هەیە و کردویشمانە لە ئایندا ئینشاڵای بینین کە کاری باش ئەکرێت لەم سنوورە. بەڵێ زۆر سپاس بۆ کاوە عەلی جێگەرەی پارێزگای هەڵەبجە کوب ئەوەی کە ڕاستەخۆ لە ستودیۆمە لە هەڵەبجە مەڕۆ زۆر سپاس.